من نام سروشا هویە خەڵکی شاری هەڵەبجەم لە پۆلی حەوتم بەشداریم لەم پێشبڕکێی پاسکیلەدا کردووە خوازیانم کە لە هەموو شارەکان گرنگی بدرێ بە مناڵان و چەند دەورەیەکی وێنە کێشان و پاسکیل سواری لە پۆلیسیان بۆ سوار دەچوم بەدارم پێشمەرگەیە بە خۆشی بەسەر برێ جاریگەر بکرێتەوە. من سەرەتا بە ناوی خۆم ناوم محەممەد سەردەشکەمە لە خەڵکی هەڵەبجەم و شتێکی خۆش و بەشداریە من پاسکیل سواریم کردو و ئیشاڵڵا یەکەمە بین. بەخێر بێ من کۆسار مەحموود لە پرسراوی وەبەی وەشاری و ڕاگەاندن لە فەرمانگەی ژینگەی هەڵەبجە. ئەمڕۆ ڕۆژی گیانی پاسکیل سواریە بە ئامانجی ژینگەی و تەندروستی و وەرزشی پێشبڕکێیەکی پاسکیل سواریمان ڕێخستەوە بۆ منداڵانی شاری هەڵەبجە لە نێوان تەمەنی 8 ساڵ بگورن بۆ 17 ساڵ نزیکەی 6 خوازیاری پاسکیل سواری بەشدارە لەم پێشبڕکێیەدا. ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی گیانی پاسکیل سواریەوە ئەم چالاکیەمان ئەنجامداوە ئەوەی دەیبینین و تێبینیەکەین خولیایەکی زۆر هەیە بۆ بەکارهێنانی پاسکیل سواری بەڵام پێویستیان بە چەترێک و کۆکەرەوەیەکەیە ئەگەر لایانی پەیوەندیداری حکومی بێ یان ڕێکخراوە مەدەنیەکان بێ لەبەرەوە پێویستە ئەو چالاکیە بەرزڕابگیرێ. ئەمەش بە ئامانجی ئەوەی کە چالاکیەکە بەرزڕابگیرێت و ڕۆژە گیانیەکە نەمرێت لە پارێزگای هەڵەبجەیە. ئەم پێشبڕکێیەمان ساز کردووە بۆ منداڵان پارساڵ بۆ تەمەنی گەورە بڕێخرا بە چالاکیەکە بەڵام ئەم ساڵ ئامانجمانەوە بوو بۆ منداڵانی ڕێکخوێن بۆی منداڵانیش بێبەش نەبن لە ئەم جۆرە پێشبڕکیانە و ممارەسە و ئەزمموی توانەکانی توانا و حەزی خۆیان بکەن و ئینشەڵڵا لە داهاتووە بەرنامەمان دەبێت کە گەشەپێدانی پاسکیل سواری بە کلتور بکەین و فراوانتر بکەین. لەم مەجای پاسکیل سواری هەڵەبجە هیچ یانەیەکی نییە بەداخەوە ئەوەی کە کراوە ئێمە وەکو گروپێکی سەربەخۆ ئێمە بۆ لایەنی تەندروستی و ژینگەی ئەم گروپەمان دامەزران و خەونی ئەوەشمان هەبوو کە کۆمەڵێک پاڵەوان دروستکەین. خۆشبەختانە توانیمان بەشداریکەین لە پاڵەوانیەکانە بەڵام وەک خودی خۆم ساڵانی ڕابردوو بەشداریم کرد ئەو کەم بکورتیانی کە ئەمبینی لە پێشبڕکێکانە وای کرد کە من چیتر نزیکی پاڵەوانیەکان دەمە بەڵکو هاندانێ بوو بۆ من کە خۆم چالاکیەکان لە هەڵەبجە ڕێک بخەم. پیرۆزە میانزانە یەکەمی بەدەزێنا ناوی لە یەکەم من بابام کاروانە لە ئەم پێشبڕکێیەدا بەشداریم کردووە توانیم پلەیەکەم بەدەست بێنم وە ماوەی 6 ساڵە من پاسکیل سواری دەکەم و تەمەنم 12 ساڵە و دەستخۆشیم هەیە بۆ کارگەرە و دەستانی کە ئەم پێشبڕکێیان دروست کردو بە هیوان هەموو کاتێکم پێشبڕکێ دووبارە بێتەوە.